داوە یارمەتی شۆڕشی شێخ سەعیدی پیرانی داوە دواتر یارمەتی کۆماری کوردستانی لە مەهاباد داوە مەلا مستەفا بۆ یەک ڕۆژیش چۆکی بۆ هیچ دژمنێکدا نەداوە ئەوەی کە وەک لە سەرەتای قسەکانم ئاماژەم پێکردوتم ئەو شیعارەی کە یەکێک لە فەرماندەکانی لەشکری ڕۆژ گوتی خۆنە چەمێنن بەڕاستی ئەوە ئەسڵی قوتابخانەی مەلا مستەفا و ئەسڵی قوتابخانەی بارزانیە کە ئەو هیچ کاتێک بۆ هیچ دژمنێکی کورد خۆی نەچەماندووە و تەسلیم بە ئیرادەی هیچ دژمنێکی نەبوو تا ئەو ڕۆژەی لە ژیان ماوە بۆیە دەبینی ئەو قۆناغە گرنگانەی مێژووی مەلا مستەفا لە شۆڕشەکانە مەلا مستەفا دوای ئەوەی لە سلێمانی کە خۆی و عائیلەی بارزانەکان هەمووی لەژێر دەستە دەبن فرسەتێک دەدۆزێتەوە بە هاوکاری شێخ لەطیفی برای شێخ مەحموودی حەفید لە سلێمانیەوە دەچێتە کوردستانی ڕۆژهەڵات و لەوێەوە دەگەڕێتەوە بارزان شۆڕش هەڵدەگیرسێنێ و حکوومەتی عێراقی ناچار دەکات ساڵی 43 ڕێککەوتنی لەگەڵی ئیمزا بکە و هەموو بارزانەکان لە سلێمانی لەدەست کەمپی قوشتەپە بە لەلایەن ڕێکخراوی خوێندەواران و لاوانی ڕۆژاوای کوردستان سیمینارێکمان بۆ ساز کرابوو لەسەر ڕۆڵی خەباتی بارزانی و ڕێبازی بارزانی لە یادی 40 ساڵەی کۆچی دوایی ئەو سەرکردە قارەمانی کورد و لە سیمینارەکەماندا باسمان لە خەبات و تێکەوشانی ئەو سەرکردە مەزنەی کورد کرد کە سەرکردە و سمبولی هەر چوار پارچەی کوردستانە نەک بە تەنها کوردی باشوور و ئەو لە مێژووی ژیانی خۆی خزمەتی بە هەموو کوردێک کردووە لە هەر شوێنێکی کوردستان بێ لە هەر جێگەیەکی دنیا بێ و هیچ کات جیاوازی لە نێوان کوردانی هیچ پارچەیەکی کوردستان نەکردووە و باسمان لە قۆناغەکانی ژیانی ئەو سەرکردە مەزنە کرد بە ئاشتی خوازی ئەو سەرکردەیە و خۆنەویستی ئەو سەرکردەیە خزمەتکاری بە میلەتەکەی خۆی و ژیان و مردنیشی لە پێناوی میلەتەکەی خۆیدا بوو بوونەیە کە دەژم مناسەبە 40 ساڵی کە دەرباس بوون بۆ غرکردنەوە کە بارزانیە نەمر وەکو باوێنەتەوە ڕوحینەتەوە کورد ڕاستی مەخواست وەکو یەکێتیە خوێندەوان و جوانە دموکراتی کوردستان ڕۆژئاوا لە قارەمە کوردستانی بخوازن و کە دەژێن وەک بیرئانینێکی vê rojê em bînin ji ber vê babetê jî rastî me mamosta Behmend Abdullah enda Berlemanê Kurdistanê ke dîrasa û bi şeklekî baş li ser vî modayî baxivê û bi rastî di dimnê semînarê de gelek mewaqifê û di jiyana berzanînê mir de got çawa karî bû tiştekî ke çawakarî bû milletê xwe bi pêş de pê got berhemê xebata yû karayî nake got îro em nagê li Kurdistanê tê dijîn got nebesin û xelkê me Rojavayê got ku bijin başûrê Kurdistanê tê de sûdmendin belku xortê me xwendevanê me xelkê me hikûmeta me ser astê her çar parçeyê Kurdistan îstîfadê û baweriyê jê dikin û berhemê nagê tê xuya kirin ji war.